وعلى آله وصحبه أجمعين. سەرەتا دەستخۆشیتان لێکەم بۆ وەها بەرنامەی بەڕاستی ئەم بابەتە زۆر زیندووە لەم کات و ساتەدا کە بریتە لە خۆکوشتن یان کوشتنی خەڵکی بە ناحەق. ئەمە یەکێک لەم کاتەدا و لەم زروفەدا و بە شوەیەکی گشتی لە جیهانی ئەمڕۆدا دەتوانین بڵێن زۆر بەربڵاوە وە کوشتن زۆر بۆ تەشتێکی ئاسایی. لە شوێنە دەیبیستین ئیمڕۆ ئەوەندە ژمارە خەڵکوژراوە هەر چەند دقەیەکی بەسەرا تێپەڕە بێت لە بیر دەچێتەوە کەوا بێ بۆ تەشتێکی ئاسایی. ئەمە زەنگێکی خەتەرناکە لە کاتێکدا لە هەر جێگا و شوێنێکدا بەم شێوەیە خەڵکی بکوژرێت و بەم شوێ خەڵکی لەناو برێت. ئێمە وەکو موسڵمان پێوەری ڕئیسیمان دینی خۆمانە. یعنی کاتێک کە خۆی گەورە پەیامێکی خۆی ناردووە کە قورئانە و پێغەمبەرێکی خۆی ناردووە کە پێغەمبەری خۆمانە صلی الله علیه وسلم بۆچیە بۆ ڕاستکردنەوەی ژیانی مرۆڤایەتیە بۆ یەکەوە ئینسانەکان لە خۆشییا بژین. ینی بۆ نەهاتووە هەندێشتی سەطحی و وردەکاری بە ئێمە ڕابگەینێ بەڵکو بۆ خۆشگوزارانی ئینسانەکان. یەکێک لەوانە بریتە لەوەی کە ئینسان بە خۆشی بژی ئەوەیە کوشتن نەبێ بە ناحەق. ڕاستیەکە لەو شتانە بۆ یەخوای گەورە لە پەیامەکەی دایکەیەکێکە لە ئاەتەکانی ئەفەرمێ وەلەقەد کەرەمنا بەنی ئادەم، ئەفەرمێ بەڕاستی ئێمە ڕێزمان لە نەوەکانی ئادەم گرتووە. خوای گەورە نافەرمێت ئێمە ڕێزمان لە موسڵمان گرتووە، ئەفەرمێ بەنی ئادەم، واتە بە هەموو چین و توێژێکەوە. ئەم ئینسانە مادەم ئینسان و خوای گەورە دروستی کردوە ڕێزی لێگیراوە. ڕێزیش بەو معنایە پێویستە کات ئەم ئینسانە بەخۆشی بژی، پێویستە کات حەق و مافی بە چاکی فراهەم بدرێت، یعنی حەق و مافەکانی پێشێل نەکرێت. لە ئێمە وەکو موسڵمان ئەگەر هاتوو موسڵمان دەسەڵاتی هەبوو دروست نییە مادەم ئینسانە مادەم هیچ حەق و مافێکی بەسەرەوە نییە، مادەم هیچ تەعەدایەکی نەکردووە، هیچ خراپەیەکی ئەو تۆی نەکردوە کە حەقە بکوژرێت دروست نییە بکوژرێت. کەوا بێ خوای گەورە ئەفەرمێت ئێمە ڕێزمان لە ئینسانەکان گرتووە و لە نەوەی ئادەم گرتووە. کەوا بێت ئەمە دوورکەوتنەوەیەکە لەم پەیامە. یعنی بەداخەوە کاتێکە لە وڵاتانی موسڵمانە ئیبیستین دەتوانین بڵێن زیاتر کوشتار زیاترە لە وڵاتانێک کە غێری موسڵمانە و زیاتر لە موسڵمانان ئەکوژرێ لەم کاتەدا. بۆیە ئەمە دوورکەوتنەوەیەکە بیرخستنەوەیەک پێویستەکە بکرێت بەرامبەر بە هەموو ئینسان، بەرامبەر بە ئێمە موسڵمان. کاتێک ئێمە بەهۆش خۆمان بێنینەوە، کاتی ئێمە چەنە دەسەڵاتم هەیە، چەنە لەو شوێنەدا دەسەڵاتم هەیە دەبێت کارێ بکەم حەق و مافی خەڵکی بە چاکی بە ئەنجام بگێنم. من ئەو نەدەسەڵاتم هەیە هەڕەشە لە تۆکەم. ئێگات و دەسەڵاتی زیاتر مەبوو، ئەنی خوا نەخواستە دەتوانێت بکوژم. کەوا بێت ئەم کەسە ئەوەندە دەسەڵاتی هەیە کە لە سنووری خۆیەتی. بۆیە کاتێکە لەوە تەجاوازی کرد ئەبێت جەنگەڵستان. ینی بۆیە قانونی غابە بە چیەوتێ ئەلقەوی یەئکل الضعیف. کەسێکەوە بەهێزە، کەسێکە بێهێزە لە غاباتە وایە. ئەو حیواناتانی و ئاژەڵانی کە بێهێزن بریندارن ناتوانن بڕۆن، ئەوانی کە بەهێزن ئەچن ئیان خۆن، یان حەق و مافەکانیان ئەخۆن نەیان شت بخۆن. کەوابی ئەمە جەنگڵستانە. بۆیە خوای گەورە کە پەیامی خۆی ناردووە جەنگڵستانی نەویستۆ لە ئینسانەکان، خۆشەویستی ویستۆ بۆ ئینسانەکان، بەڵام چ کاتێک کە ئەم ئینسانە کەسێکی چاکە خواز بێت. مامۆستا ڕەوشی مرۆڤایەتی وەگەزین بە درێژایی مێژووە لەگەڵ یەکەم دابەزینی هەنگاوی مرۆڤ بۆ سەر ئەم زەویە ئیدی خوێن و کوشتن و کوشتار ڕوو لەم زەویەژەکە و کۆلێ زەوی ئیدی ئاشنا ئەبێ بە شتێک کە پێ ئەگوترێ خوێن. بەڵام لە ئێستا هەستەکەین ئەم خوێنە ئەم خوێن ڕشتنە ئەم خۆ کوشتنە خەڵک کوشتنە گەشتۆتە وەکۆڵێ لووتکە. هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە؟ پەیوەندی بەوە چیە کە مرۆڤەکان لە کاتێکا کە لە لووتکەی شارستانیەت و تەکنەلۆژیا و عیلم و زانستان و هەمومان بەش جۆرێ لە جۆرەکان خوێنەواریەکمان هەیە جیاوازین لە مرۆڤەکانی ڕابردوو، بەڵام سیرەکەین شێوازی مامەڵەمان لەگەڵ یەکتر شێوازێکی زۆر نەخوێنەوارانە و نادروستانەیە. هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە؟ خۆی لە زۆر کاتە پەیوەندی نییە بە خوێندەواریەوە. کاتێک کە خوای گەورە ئینسانی دروست کرد کە ئادەم و حەوا دوو کوڕەکەی بین، دوو کوڕ و دوو کچی هەبوو. هاتن یەکیانی کوشت. ئێخۆ 6 نەفەر هەبوو لەسەر عەرزە، 6 نەفەر، ینی زیاتر نەبوو. بەهۆی حەسوودیەوە کە ئەم خوای گەورە ئەو خێری کە کردی بوو ئەو خوای گەورە لی وەرگر پێی ناخۆش بوو. ینی وای لێ هاو برای خۆی بکوژێت، لە ئەنجامە ئەم برایە پەشیمان بووە. بۆیە خوای گەورە فەرمی و پێغەمبەری خوا فەرمی هەر کەسێ لەو دەقەیەوە خەڵک بە ناحەق بکوژە بەشێکیش بۆ ئەوە گەڕێتەوە. کەوابێ ئەمە سنەتێکی ژیانە هاتووە. بەڵام کاتێک کە خوای گەورە بە ئێمە دەفەرمێت ئەم کارە خراپە نەکەین، ئەمە تەبیعەتی ئینسان ئەمەی تایە. تەبیعەتی ئینسان ئەوەیە کوشتنی تایە، زوڵم لێکردنی تایە، حەق پێشلکردنی تایە. کەوا بێت ئەمە هەیە لە تەبیعەتی ئینسانە. ئەی چی ڕاستمانەکاتۆ دینە. من پێشتر ئازم کردی
دوورکەوتنەوەی لە دین ئێمە وەکو مسلمان باسەکەین دوورکەوتنەوەی لە دین بۆیە ئەم شتانەمان توش بووە بۆیە حەق و مافی یەکتری ئەخۆین بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک کە ئەم شتانەمان پێ ئەفەرمێت و نمونەمان بۆیەنێتەوە یان خوای گەورە لە قورئاندا نمونەمان بۆیەنێتەوە بۆی کە بەڕاستی ئەگەر لە دڵیشمانە هەبێت دوورکەینەوە لێی ئەوە تا خوای گەورە فەرمان قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا هر كسي بنا حق بكشت یان فساد و خراپەکاری وەکو کوشتن وایە جاریوایە کەسێک خەڵ ناکوشە بەڵام فساد و خراپەکاری بڵاوکاتەوە دامین پیسو و شتی نابەجێ بڵاوکات و فکری نابەجێ و چۆت بڵاوکاتەوە ئەمە وەکو یەک وایە ئەفەرمی وەکو وایە خەڵکی کوشتویە بە شێوەیەکی گشتی یعنی هاوتای کردووە لەگەڵ هەموو مرۆڤەکانە تۆ کەسێ بەتەنها بکوژی خۆی گەورە فەرمووە وایە هەموو کەسێک کوشتی بێت جەنابەت فەرموود هۆکاری ئەم هەموو کوشت و بڕە ئەم هەموو کوشت و کوشتارە دوورکەوتنەوەمانە لە دین پێشتری جەنابەت ئاماژت بەوەدا کە زۆربەی زۆری خوێن ڕشتەکان لە ڕۆژهەڵاتی ناویندایە کە هەموو خۆیان بانگەشەیەوەکەن کە ئێمە وڵاتی مسلمانانین و هەر یەکەمان سەر و سیمایەکی ئیسلامیمان بۆ خۆمان داناوە بەڵام هەز ناکەی لەم ڕۆیە بەشێکی زۆر لە کوشت و کوشتارەکان خوێن ڕشتەکان پەیوەندی بە هەڵە تێگەیشتنی خەڵکەوە هەیە بۆ ئاین سەیرەکەی یەکێکی وەکو داعش ڕێکخراوێکی وەکو داعش دێ هەر بە ناوی ئاینەوە هەر بە تەطبیقکردنی ئەو ئاەتانی کە بە تێگەیشتنی خۆی دەیەوێت بەسەر کۆمەڵگەی بیان سەپێنێ لەوە چێ هەزارەها کەس بە ملیۆنەها کەست بۆ ماڵوێرانەکە خەڵکت بۆ سەرە بڕێ هۆکاری ئەمە چییە کە مرۆڤەکان بە هەڵە لە ئاین تێگەن ئێمە چۆن وا بکەین لە خەڵکی کە لە بە شێوازێکی دروست لە چەمک و واتە ئیسلامیەکان تێبگەن و ئاەت و فەرموودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە هەڵە بۆ خۆمان و بەژەوەندی خۆمان تابید نەکەین جوانە خۆی ماڵسێ بەڕێز سونەتی ئینسان وایە کاتێک کە پەتایە بڵاو بێت لە کۆمەڵگایەکەڵم فڵان پەتا بڵاو بووە کەسانی بەرپرسی ئەو مەتیقیە بچی بکەن ئەبێ بچم بزانکەم پەتاکە بڵین دەرمانی بۆ بکردن بزانین لە چیوە هاتووە سەرهەڵدانی ئەم پەتایە ئەم نەخۆشیە لە چیوە هاتووە لە سەرچاوەکەیەوە لای بن کاتێکە لە وڵاتانی ئیسلامیدا ئەم هەموو کوشتار و خراپەکاریە بۆچی بەڕاستی من ئەیگەڕن بۆ زوڵم زۆر زۆرە بۆ لە ئەوروپادا لە شوێنە پێشکەوتەکانە ئەم شتانیتیانە کەسێک ئەگەر هاتو شتێکی لە دڵا هەبێت چێتە سەرجادە هاوارەکە قسە ئاڵێ ژوێنەیە ئەها لە دڵیەوە دەرەچێت تەبیعەتی ئینسانی جوایە من ناڵێک داوای پارەت لێکات ئەڵە پارەم بەری یەکەم جار بەدەمەڵێ تۆ جوابی نایێتەوە دووەم جار جلەکان ڕاکێشێت تو هەر جوابی نایێتەوە سێهەم جار پیا تاکێشێ هەر جوابی نایێتەوە هاوارەکە وردە بەرد پیاکێشێ وای لێ ئەمجا توندوتیژە بێت کابێت توندوتیژی وای لە کردووەم خەڵکە بەرەو هەڵدێر بڕات ئەویش بۆی چوەیە بۆهی زوڵمەوەیە بۆهی پێشرکردنی حەق و مافی خەڵکیەوەیە بۆیە ئەگەر ئێمە لە هەر جێگەیەکدا لە وڵاتانی ئیسلامیدا کاتێکە توندوتیژی دروست ئەبێت بزانی هین چییە جارێوی حاکمەکەیە هین بەرپرسەکەیەتی ئەوەندە توندوتیژە ئەوەندە حەق و مافی خەڵکی پێشێلەکات والی هاتووە کەسانێکی توندوتیژ دروست بێت ئەمە ئەو کارەکەیە ئەمە یەکێک لەوانە یەکێکی لەوانە ئەوەیە بەڕاستی قیساس نییە خی گەورە لە قورئان فەرمووە ولەکم فی القیساس حیاة یا ئولی الألباب ئێمە قیساس یعنی تۆڵەسەندنەوەمان داناوە بۆ ئەوەی کەوا ژیان هەبێت یعنی چی بۆ نمونە ئیسێمە ڕۆژانە ئەبیستی فڵان کەس کوژرا کێ کەس نازانێ باشە ئەدوەزرێتەوە چی لێ هاو هیچی لە ناکرێت نابێت ئەنی بەڕاستی ئەم کەسە کە کوژراوە بە ناحەق هیچ حەق و مافێکی بەسەرەوە نییە شیاوی کوشتن نییە ئەی بۆ ناکوژرێتەوە کەسە کەوا بێت ئەمە هۆکارێکی ترە ئەگەر قیساس هەبێت واتە تۆڵەسەندنەوە هەبێت لەو کەسەی کە خەڵکی بە ناحەق کوشتووە خەڵکی خوێنی خەڵکی بە ناحەق ڕشتووە تۆڵەسەندنەوە بێ کەس ناتوانێت خی گەورە فەرمێ ژیانی تێدایە حەیاتون کەوا بێ ژیان لە تۆڵەسەندنەوە هەیە کەسێکەوە دزی ئەکات وازی لێبێن نەخوای گەورە چی داناوە دەستبڕینی دانا دەست ببڕێت زۆر باش مامۆستا باست لە قیساس و تۆڵەسەندنەوە کرد لەم ڕۆیە شتێکەیە پێی دەگوترێت سڵحی عەشایری مرۆڤێ بە مرۆڤ ستەم مرۆڤێکی تری کوشتووە یاسا هەیە لە وڵاتەیان بۆ منە شەرع و قانون وەکۆڵێ دوو سەرچاون بۆ ئەوەی کە کاروباری خەڵک ڕێک بخەن بۆ منە یاسا پێی باشە کە ئەم مرۆڤە سزای خۆی وەربگرێ ئایا بە حکمی ئەبەدیە بە لە سێدارەدانە بە کوشتنەوەی بەڵام سێرەکەی کۆمەڵی خەڵگەچن بە سڵحی عەشایری و ئەم شتە ئەگوژێنەوە ماگرە ئەم سڵحی عەشایریە تا چەند یەکێکی ترە لەو گرفتانەی کە بەردەوامی بە شەڕ و کوشتار و خوێن ڕشتنەدا بەڕاستی کارێکی زۆر نابەجێیە زۆر نابەجێ ئەم کە سڵحی عەشایری چییە یعنی ئێمە ئەگەر سیقەمان هەبێت بە یاسا بە دادگا پەنا بۆ ئەوە بین
هەر کەسێک بکوژێ سی حەقی لەسەرە حەقێک ئەوەیە یانەوە تا خوێنی ئەو کەسە بات ئەگەر هاتو بە قەز نەبوو بێت خوێنی ئەبات ئەوە جاری لەوەی کەوالی خۆشە بۆ ئەوە شتێکی ترە خۆ ئەگەر هاتو بە قەز بوو ئەتوانێت بیکوژێتەوە کەوا بێ حەق و مافی شەخسی ئەو کەسی کەوا کوشتێتی یانە بێ خوێنەکەی بات یانە بێ بکوژرێتەوە کەوا بێ مە حەقی دووهەم ئەوەیە ئەم کەسە ئەبێت 2 مانگ لەسەر یەک بە ڕۆژوو بێت بۆ یەک نەفەر لەسەر یەک بە ڕۆژوو بێت ئەمە حەقی خۆی پێوترێت حەقێکی گشتی هەیە ینی بۆ من ئەم کەسە لەم نەفەرە خۆشە بێت بنەماڵی ئەم کەسە لی خۆشە بێت ڕێک بەرەڵا کرێ نەخێر حەقی گشتی ئەوەی حکومەت ئەبێت سزای بات چەند ماڵ چەند ساڵ بێت سجن کرێت وی چووکە فێر بێت ڕاستی ئەم سی حەقە هەیە سڵح عەشاری چییە سڵح عەشاری ئەوەیە بڕوانە بوونە بە یاسا بڕوانە بوونە بە محکەمە ئەمە کێشەیە بەڕاستی کاتێک ئێمە ئەمە سیرەکەین کاتێکە هیچ یاسایەک نەبێ هیچ حکومێک نەبێ کاکەوەرە بە پانابین بۆ یەکتری نەخێرە لە محکەمە بێت چارەسەرکەن چونکە دەستی حکوومەت و دەستی محکەمە خوێنی نییە کاتێ محکەمە حەقی منی سند کەس ناتوانێت لەگەڵ حکوومەتە شەڕ ئەگەر هاتو من خۆم حەقی خۆم سند ئەو کاتە کێشە دروستە بێت مشکیلە دروستە بێت بۆیە کاتێک ئەمە دروست بوو ئەبێتە هۆی کێشە ئەبێتە هۆی مشکیلە ئەو کاتەش کەس نازانرێ ئایا کامل لەسەر حەقە ئەو کاتەش یەکێک هەڵەسێ بۆ نمونە سەرۆکی عەشیرەتەکەیانە بە ناوی کەسێک وڵای کاکە من لە باتی تۆ لەم کەسە خۆش بوو ئیبا بە خۆ مناڵی تۆ نییە تۆ چۆن بە ناوی منەوە قسەکەی وانە تۆ چۆن بە ناوی منەوە من بڵێن بۆ نمونە کوڕی من کوژراوە چۆن بە ناوی منەوە قسەکە لە ملی خۆش بوو ئەبێ من حەقی منە با سەرۆکی عەشیرەت بێ هەرچیەکە بی حەقی منە من ئەبێ لی خۆش بوو تۆ بۆت نییە قسە بکەی دیکەوا بێ ئەمەی کاتە ئازایەتی بۆ ئەوی کەوا ئەم کەسە بڵێ وەڵا کەسێکی خێرۆمەنە کەسێکی باشە کەوا بێت ینی من داوا ئەکەم بەڕاستی لەم شوێنە بڵێ تەلەڤیزیۆنی بەڕێستانەوە ینی حەق وایە حکومەت بە چاکی هەڵبسیە بە حەقسەندی خەڵکی کەسێک کە یەکێکە کوژێ بە ناحەق بانکرێت بە دوایە بگەڕێت و شەفاف بێت کاکەم کەسە ئەم ئاوا بۆ شێوە کوشتێتی ئیسە من ئەتوانی بڵێم لەم کاتەدا کوشتنەکان زۆرتر لەسەر حەقنی لەسەر سیاسەت ئەمە کێشەیەکی ترە یعنی سیاسەتی شتێکی زۆر بەسیتە شتێکی زۆر یعنی تێکەڵ ئەکرێت شتی بۆ دروست ئەکرێت بڵین علامەتی ئیستیفهام یعنی وای لێ کەسێکی کوشتووە ئەڵێ وەڵامە لایانی کۆمەڵایەتی یان تاوانباری شەکرێت یعنی بەڕاستی ئەمە ئەبێتە هۆی دڵنییا نەبوون لە کۆمەڵگاتە ئەوەیە کەس دڵنیا نەبێت لە خۆی ئەوەیە کەوا هەموو کەسێک چەک هەڵگرێ هەموو کەسێ پارە بشارێتەوە ینی نەچێتە بازە شوێنێک ماڵ شۆڵ نەکانی ئەمە کێشەیە بەڵام کاتێک کە حکوومەت بەهێز بوو دادگاکان بەهێز بوون شەفاف بوون بەڕاستی حەق و مافی خەڵکیان سند ئەو کاتە هەموو دڵنیایە بێت ئەو کاتی زۆر باش مامۆستا لەژێر ڕۆشنایی ئاەتی وەلا تەزیر و وازیرە و ویزر ئۆخرا کە هیچ کەسێ کۆڵی گوناهی کەسێکی تر هەڵناگرێ هەر لە کۆمەڵگەی خۆماندا حاڵەتی وامان هەیە کاتێک کە کەسێکی تر دەکوژێ کە سوکاری بکوژەکە کە سوکاری کوژراوەکە کە بکوژیان دەست ناکەوێت دەچن هانا ئەبن بۆ کوشتنی کوڕێکی بێ برای بێ باوکی بێ خێزانەکەی بێ ئەمە لە ڕوانگەی شریعەتی پیرۆزی ئیسلامەوە چۆن مامەڵە لەگەڵ ئەمە ئەکرێکە برایەکی بکۆژ هیچ جاگای لەم مەسلەیە نییە هەر تەنان بەدڵیش ڕازی نەبووە پێی خۆش نییە بەڵام دەبێتە قوربانی ویستە خراپەکانی برای بکوژی ئیسلامی پیرۆز چۆن مامەڵە لەگەڵ ئەم حاڵەتانەکە خی گەورە فەرمێن وەلا تەعاونوا على الإثم والعدوان کەوابی ئەگەر کەسێک فەرمانی پێ کردی تۆ ئەو شتە بکە ئەم شتە ناحەقیە نابێ بیکەیت وەلا تەعاون ئێوە هاوکار ببن لە تاوان و خراپەکاریدا با گەوری منیش بێت با ڕیشپی منیش بێت با نازام لەو پەڕیا بێت مادەم فەرمانی شتێکم پێکا کە دروست نەبێت نابێ بگوێ بکەم کەوابێ یەکێکە لە غەڵەتەکان ئەمەیە کەسێکێکی کوشتووە نا ئەم کەسە تازە ڕای کردوە چه براکەی کوژێ ئەمە چۆنە ئێمە تاوانە لە ڕووی شەرعیەوە ئەم کەسە کوژرێتەوە چونکە ئەم کەسی کوشتووە کە بە ناحەق کوژراوە هێشتا حەقی ئەو نەسێنراوە ئەمە سەردەمی جاهیلیەتە سەردەمی جاهیلەتی پیس ئیسلام کەسێک ئەگەر هاتوویەکێکی بکوشتایە چوون تاقۆ لە بڕاوی بنەماڵەکانە کرد بەچی بە یاسای عاشایری و بە یاسای جەنگەڵستان بە هەوەسی خۆیان بوو ئێمە موسڵمانین کەسێکی واکرێ زۆر بەداخەوە ئەبیستنی ئەڵێن فڵانە کەسێکی کوشتووە ئادێ عەشیرەت هەر هەمێ چەکەڵەگرێ بۆ وڵاتی حەقەسەینەوە چۆن ئەزین چۆنە ناوەڵە ئەی تۆ چۆن لە خۆ تۆڕی بەڕاستی ئەمە زۆر خەتەرە زۆر خەتەرە ئەمە کە
بەبێ هیچ ڕوونکردنەوەی دوای کەسی ئیعازی کەسێک بکەی بۆ حەقسەندنەوە لە پێناوی چییە هیچە هەنەمەیەکێکە لە هۆکارەکان پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمێت دنیا تێک بچێت دنیا ئاسانترە لای خۆی گەورە کە لە خوێنی موسڵمان بە نەحەق بکوژرێت دنیا تێک بچێت پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمێت خوێنی موسڵمان ئەوەندە گەورەیە کە بەرد بە بەردی فەڕە بدرێت بەرد بە بەرد کە ئێمە ڕووی تێکەین ڕۆژانە 5 جار فەرز ڕوویت بێ لە سونەت 5 جار ڕووی تێکەین بەرد بە بەردی فەڕە بدرێتە خوارەوە زۆر ئاسانە بەلای خوا نەک موسڵمانە بە نەحەق بکوژرێت ئەمجا بۆ موسڵمان بۆ شەخص بۆ ئینسان هەر کەسێک بێت ئەم کەسە بابە کەسێکی بێدینیش بێت مادەم هیچ زەرێکی نییە مادەم خراپەکاری بڵاو نەکردوەوە مادەم بەدڕەوشتی بڵاو نەکردوەوە مادەم فکری خراپ بڵاو ناکاتەوە کەسێکی موسالیمە ئێ لە ماڵی خۆیان چیەکە بابیکە کەیفی خۆیەتی دروست نییە بکوژرێت دروست نییە حەق و مافی پێشەڵکرێت بەڵێ مامۆستا باس لە قیساس و تۆڵەسەندنەوە کرد لەوە چێ زۆر کەس بە هەڵە لەوە تێبگا کە هەر کەسێکی کوژد ئیدی کە سوکاری کوژرا و حەقی خۆیانە بچن بۆ تۆڵەی کوڕەکەیان بکەنەوە تەنان دەگە کەسی بکوژیشان دەستکەی بەڵام ئەمە لە ئیسلامی پیرۆز و تەنان لە یاساشدا شتێکی ڕێپێنەدراوە ئەبێ بۆ منە خەلیفەی موسڵمانان یان سەرۆکی وڵات و کاربەدەستی وڵات ئەو حەقا ئەبێ لە دەستی ئەوایە کە بڕوا کەسی بکوژێتەوە نابێ بۆ منە تۆ لە تۆڵەسەندنەوەیەکە 100 کەسی بنە ماڵێ وەکۆڵێ بچەکی بکەیتە شان و بیبێ بۆ تۆڵەسەندنەوە ئەمە چۆن ئێمە لەم هەڵە تێگەشتنەش مسلمانان و خەڵکی و بینەران هۆشیار بکەینەوە کە ئەگەر کەسێ لە بنە ماڵەکەت لە عایلەکەت بکوژرێ ئەوە هیچ کاتە ئەرکی تۆ نیە چەگەڵ بگری بڕۆی تۆڵی بسێنیتەوە بەڵکو بێ بخرێتە دەست وەلی ئەمری مسلمانان یام یاسا یام کاربەدەستی مسلمانان بێگومان خۆی یەکێ لەو شتانی کە ئیسە بەڕاستی بۆتە کێشە ئەوەیە بەگومان ئەوترێ فڵان ئافرەش کاری خراپەکاریەکە دەست بەجێ کوژن کێ کوژێت فڵان کەس کوژێتی بەڵگە هیچ بەڵگە مەدەستن تۆشنی کوژیت ئەمە ئەبێ حکومەت هەڵسێ بەم کارە یاسای خۆی گەورە شەرعی خۆی گەورە قیساس و تۆڵەسەندنەوەی نەخسۆتە دەستی فەرد بۆچی جووا کێشە دروستە بێت ئەها فەوزا دروستە بێت ئەگە من هەڵسم و تۆ هەڵسی تو ئەو ئەجکابی لێرە کوشتنیەکە زۆرترە بێ ئەگەر کێ باوکی خەڵکە کێ دەسۆزی خەڵک حکومەت ئەبێ حکومەت هەڵبسە چونکە دەستی حکومەت خوێنی نییە ئەبێ حکومەت هەڵسێ بەم کارە بۆیە دروست نییە بۆ نمونە کەسێک داینپیسیەکە دروست نییە ئەم کەسە بکوژرێت بیکوژرێت ئەیچی یاسا ئەبێ هەڵبسێ بەم کارە یان کەسێکێکی کوشتووە دروست نییە کۆمەڵە خەڵک هەسێ بەم کارە ئێمە پەیوەندیەکەین بە حکومەتەوە ئەگەر حکومەت هەبێت دیارە ئەبێ دادگا بەڕاستی شەفا بێت لەم کاتە ئەبێ ئەوان هەڵبسن بەم کارە بەڵام کاتێک کە خوای گەورە ئەفەرمێت ئێوە وەلەکم فی القیساس نەی فەرمووار کەسێک حواسی خۆیەتی چیەکە بیکە ناو فەوزایە ئەیکەوە فەوزا نەبێت خۆی گەورە چۆن قورئاندا بەزێنێت ئەی بۆی فەوزا نەبێت ئەی چۆن پێغەمبەرێکە نێرە بۆی فەوزا نەبێت شتەکان ڕێک بخات ئێ باشە ئەگەر وابێ کەوا بێ فەوزا بێ هەر کەسێک بچووکترین گومانی لەیەکێکە چی کوژێت یعنی جاری وا هەیە بۆ نمونە ڕێکخراوە فیمینیزمەکان کە ڕقیان لە پیاوە ینی دژایەتی توندی پیاوەکەن کە پیاوێن بە هیچ شەیە خۆش ناوێت بە هیچ شتێ ینی بە هیچ هۆکارێ قسەکانیان چیە وەڵا فڵان ئافرەت کوژراوە هۆکار چیە نازانرە هەر ئەلمیهیم ئافرەتە بەڵام سێرەکەین ئەم ئافرەتە بۆ نمونە هەتا با زیناشی کرد بێت خوای گەورە لە قورئاندا قورسی کردووە لەسەر ئێمە ئەفەرمێ بێت 4 شایەت بهێنرێت پیاو نەکش ئافرەت بە چاوی خۆی ئەم 4 نەفەرە ببینێت نەک باوەشی پیا بکات وڵی تەواویتر نە فعلەکە ببینێت 4 نەفەر بە چاوی خۆی یان خۆی اعتراف بکات یان بەڵگە هەبێت ئافرەتەکە بۆ نمونە بڵێ حامیلە بێت ئەمجا کاتێکیش کەمەکرا پیا نابێت دەرباز بێت و ئافرە بکێتە ناو داوە هەردووکیان ئەیکێم کارێکابی حکومەت بیکات یان کەسێکێکە کوژێت ئەبێ بەڵگە هەبێت نەک بە گومان ئەم بەڵگەی ئەبێ حکومەت هەڵسێ بەم کارە دادگاکان هەڵسن بەم کارە کەواتە مامۆستا ئەو هەموو کوشتنەی کە لە ماوەی ڕابردوودا بە ناوی شەرەف و ڕەد و کەوتن یانی بەبێ ئەوەی هیچ شتێ بینرابێ کچێک بەبێ ئاگا نامەیەکی بۆ هاتووە لە فەیسبوک و مۆبایلەکەیەوە یان بۆ منە نامەیەکی بۆ فرێدراوەتە حەوشەوە یان بۆ منە دوای کوڕێک کەوتووە کە خۆشی بیست و ئەم هەموو کوشتانە ئەمانە کوشتنێکی بەناهەق بوون و بەبێ هیچ بەڵگە و بەبێ هیچ بنەمایەک دەست چووەتە خوێنی هەزارەها کیژۆڵی ئەم وڵاتەوە بە ناوی شەرەف و ناموسە و لە کاتێکە ئەگەر ئیسلامی پیرۆزیش ئەم
تۆمەتی زینایی لەسەر بچەسپێنێ هیچ کاتێک نایخاتە دەستی بۆمە برا و باوکێکی دڵڕقی وەکۆڵێ بێڕەحم بەرامبەر ئەم کچەی ڕاست ئەگەر هاتوو یەکلا بووە ڕاست فعلەن وا بوو بەڵگە هەبوو ئەدرێ بۆ کوڕ بەس دروست نییە بکوژرێ ئەمە ڕۆژانە چەند هاشتی وامان بۆیێت ینی گومان بە گومان شت دروستەکرێت وتراوە یان ئاڵێن ئەم قسانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە ئەمان پێ فەرمێت ئامۆژگاریمانەکات یان خوای گەورە فەرمێت ئەفەرمێ ئێوە دوای گومان مەکەون گومان شتێکی خەتەرە مادەم بەڵگت بەدەستەوە نییە کابێ ئەگەر کەسێک بە گومان ئیش بکات بە گومان بڕیار بدات بەڕاستی کارێکی خراپی نابەجێ کردووە یعنی حتا باو ئافرەتە کاری خراپەکاریش بکات دایۆنی پیسی بکات وەکو فەرد دروست نییە وەکو فەرد لێرە قسە هەمە ئەبێ حکومەت هەڵسێ بەم کارە چکە لێرە ئاژاوە دروستە بێت فتنە دروست ئەبێت کە ئەو کوژرایەوە ئەبێ بە شخصی ئەوی شتێکێکیان لەوە کوژنەوە ئەمیش لەیکیان لەوە ئەین چەند هاشتی وا ڕوویاوە نمونە زۆرە کاتێکە مثلەمە ڕۆژی جاری وا هەیە خەڵکە بوتێت وەڵای ماوەسا من بینیومە پیاوە لە ماڵەکەم هەڵدەرە دەرەوە ئەمە نابێتە بەڵگە بڵێ وەڵا ئەمە زینای کردووە ڕاستە ئەمە علامەتی ئیستیفامە بەڵام نابێتە بەڵگە ئەگەر ئەم کەسە ئەگە حکمی ئیسلام هەبێت ئەم کەسە بڵێ من ئەم شتم بینیوە ئەگەر نەی سلمێنێ هەشتا دار ئەدرێ لە پشتی ئەبێت 4 نەفەر بێت قورسی کرد خوای گەورە قورسی بۆی شەرەف و کەرامەتی خەڵک بپارێزرێت بۆی هەر کەسێک هەڵ نەسێت تو تۆمە دروستکات تۆمە گاڵتە نییە یعنی کاتێک کەسێک یەکە بڵێن شخصیاتی ئەڕوشێت زۆر قورسە شخصیات ڕوشاندن زۆر قورسە هەنیو کوای ڕێک کوشترا بێت بەڵام کوشتنێکی زین و خوای گەورە ئەمەی ڕێگە بەمە ناوە ئەبێ بەڵگەت بەدەستەوە بێت ئەبێ ئەگەر هاتوو بەڵگەشی بەدەستەوە نەبوو ئەم کەسە سزا ئەدرێت بۆی ئەم کەسە بڵین کەرامەتی خۆی بگەڕێتەوە بی سەلمێنە کە ڕاستە ئەمە قسەیەکی درۆ بووە کەوابێ بەڕاستی ئەم کوشتانی کە ئێسەیەکەن هەر چەندە زۆر بەداخەوە بەدڕەوشتی زۆر بووە زۆر بەداخەوە بەدڕەوشتی زۆر بووە خیانەت زۆر بووە کاری داین پیسی زۆر بووە ئەمە ڕێگری ئەمە کەس نییە بڵێن وەڵامە بشارێتەوە و کەسیش نییە بڵێ وەڵان نییە بەڵێ هەیە زۆریشە ئەو کەسانی کە لە دووکان ئەوانە ئەزانن ئەو فەرمودەی کە جەنابەت ئاماژەت پێدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەگەر کەعبە کە پیرۆستترین شوێنی مسلمانانە ڕووگەی مسلمانانەوە پیرۆستترین شوێنیشە لای خوای گەورە لەسەر زەوی کاول بکرێ وە کۆڵێ ورد و خاش بکرێ هیچ ئاسوارێکی نەمێن لای خوا زۆر ئاسانترە لەوەی کە خوێنی کەسێک بە ناحەق بڕژێنرێ بۆچی ئەمڕۆ خوێنی مرۆڤ لای مرۆڤی بەرامبەری خۆی لای هاوڕەگەزەکانی خۆی هێندە ئاسان و بێ ئەهمیەت بووە زۆر بە ئاسانی دەستی ئەچێتە خوێنەوە هۆکاری ئەوەی کە مرۆڤێک جاران بۆ منە پاروەنانێکی حرامی بەلاوە ئەوەندە قورس بوو ئەگە بیخاتە گەدەی و پێی وابوو ئەگە هەموو دنیا ڕووخاوە بەسەریا بەڵام لە ئێستاە ئامادەی بگاتە گەورەترین گوناه دوای شرک کە بریتە لە قەتل و کوشتنی بەناحەق ئەم کاڵبوونەوەی گوناه و بەکەم سیرکردنی گوناه و خەڵک کوشتنە پەیوەندی بە چیەوە هەیە بچووکترین شت کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێت ئەفەرمێ هەر کەسێک بە ئاسنێک بۆ منە چەقۆیەک ئاوا چەقۆکە بەنوکە تیژەکەی بێن بەدەستی تووە حتاوەکو من ئەیگەڕێنمەوە مەلائیکە نەفرەت لەو کەسەیەکەن کە من بەنوکە تیژەکەم هەوا بەتوو ئەبێت چۆن بێمەتەوە مەشتێکی بەسیتە خۆم هیچ مەبەستی کوشتنی تۆش منیانی خوا نەخواستە ئەمە چەقۆیەکە بەنوکە تیژەکەی هەوا بەتوە کەوابێت چیکەی عکسی کەمەوە دەستکەکەی بێن بەتوە تا ئەم شتە بەسیتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێت خوای گەورە فریشتەکانی خوای گەورە هەتا ئەو شتە عکسەکرێتەوە نەفرەت لەو کەسە ئەکەن کە بەو شێوەیە کردێتی ئەمە بەسیتە ئێگە هاتوو بیکوژێت زۆر خەتەرترە یعنی بەڕاستی ئەمە هەمی زوڵم و زۆر هەمی حەقی خەڵکی بەناحەق ئەخوات پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێت هەرج زۆرە بێ هەرج ئەمەیەکە لە عەلامەتی ئاخر زەمان یعنی پێغەمبەری خوا هەرج چییە فەرمی القتل کوشتن زۆرە بێت یعنی بەبێ هیچ شتێ وای لێ کەسێک براکەیە کوژێت هەرێ بۆ کوشتە وڵاهی نازان یعنی لێ پرسە نازانێت لە چی کوشتوتە ئەمە خەتەرە بەڕاستی بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێت هەردووکیان فی النار تانی پێغەمبەری خوا کەسەکە کە کوژراوە ئەوە زوڵمی لێکراوە ئەو کەسی کەوا کوشتێتی ئەوە بڵین کابرا ئەی باشەوەی کە هەڵیاوە کوشتێتی فەرمیت ئەمە دەسەڵاتی نەبووە ئەمیش ئەویە کوشت کەوابێ هەردووکیان فی النار
ئەمە هۆکارەکە چیە زوڵمە من حەزەکەم لە تۆ دەوڵەمەندتر بم چی بکەم هەوڵێم تۆ تیابم تۆ ئیتر بە حەشیە بۆ دروستکەم حەزەکەم پلێ زیاتر بم حەزەکەم شتێکم زیاتر دەستکەوێت حەزەکەم مەنسەبم زیاتر دەستکەوێت حەزەکەم شتێکی تۆ زیاتر لە تۆ بم بچووکترین شتێک پێشتر عەرزم کردین من ئەوەندە دەسەڵاتم هەیە ڕەشە لە تۆەکەم ناتوانم لەوە تەجاوز بکەم کابێ ئەگە هاتوو دەسەڵاتم هەبوو زیاترەکەم کابێت ئەمە هەمی زۆڵم و زۆرە هەمی حەق و مافی خەڵکی ئەخوات بۆیە ئەم کوشتانە دروستە بگەنە لە پێناوی لە پێناوی چی شتێکە ینی کابرا حەقی ئەخورێت داوای حەقی خۆیەکە ئیکوژن کابرا ئەڵێ کاکە من حەقی خۆم ئەوێت ئەمە حەقە ئەمە ڕاستیە سژنیەکەن ئێم کابرا کێتە دەرە چی لە دروستە بێت ینی بەڕاستی زۆر خەتەرە ئەمجا ئەو کەسیش کە بکوژە حەقوایە حکوومەت کاتێک کە سژنیەکان نەی خاتە ناو کۆمەڵێک بکوژیتر یعنی یەکێکە لە کارە خراپەکان بۆ نمونە کەسێکە خەڵکی کوشتووە یان تاوانێکی کردووە خەنە ژوورێکەوە ئەم ژوورە بۆ نمونە 50 نەفەری تابێت 100 نەفەری ئەم 100 نەفەرە تریاک چیتیایە کاری خراپەکاری تایە لە باتی ئەوەی ئەم کەسە بە چاکی بێتە دەرەوە دەرزێکی وەرگرت بێت چەندەها فێر بووە چەندەها کوشتن فێر بووە چۆنێتی کوشتن فێر بووە ئەمجا ئیعلام هۆکارێکە بڕۆ سێریکەین هەندێک لە تەلەڤیزیۆن هەندێک لە درامەکان شانە درێ فێری چی خەڵکیەکات فێری خیانەتیەکات فێری کوشتنیەکات فێری دز و فزیەکات خۆ شتی باشیتیانێ زۆر کەمیتیایە کەوابێ ئەمەش هۆکارێک یعنی جاری وایە تۆ مناڵەکەی خۆتە پارێزی خێزانی خۆتە پارێزی کچەکە کوڕەکەی خۆتە پارێزی ناچیتە بوازە شوێنە بەڵام لە ماڵەکەی خۆتە هەیە ئاوا دانیشە لە بەردەم حەڵقەیەکە سەرەکە ئەم ژنە فێڵ لە پیاوەکە فێڵ لە ژنەکەیەکە کوڕەکە فێڵ لە باوکیەکە کچەکە فێڵ لە دایکیەکە ئەمە هەمی دەرسە ئەمە وەکو وایە کەسێ دانیش بێ ئەمەشگاری خەڵکی بکە کابێ ئەمەش هۆکارێکە لەوەی کە دەستی ئەچێتە ئەم ئیشە کاتێکە سەدامی ئەدام کرا وتیان مناڵە خۆی ئەدام کردو بەلایەوە شتێکی ئاسایی بووە چۆتە شوێنێکی بەرز و پەتێکی قسۆتە ملیەوە و هێزە ئەمە شتێکی خۆشە کرێتە ملی ئەدام کرا خۆشی خنکانوە کابێ ئاسانکاری لێ ئەلامیشەوە بەڕاستی زۆر خەتەرە کە ئێمە شەوانە ABC وەڵا لە فڵان شوێن فڵان کەس کوژرا نابێ شتانە بڵاو کرێتەوە نابێ بڵاو کرێتەوە خەڵک ئەکوژرێت شیلە کراوە نابێ لێ ئەلام بڵاو کرێتەوە چونکە ئەمە یەکەم خۆشەویستیەکە بە ئەو کارە دووهەم دڵناڕەحەتیە بۆ خەڵکی یعنی حتا من لە جمعی ئەم جارێمە باسی ئەوم کردم خەڵکینە بە تایبەتوانی کە تەکسیان هێوانی کە دوکانداریان هەیە کاتە شتێکی خراپێتە بەردەستیان مەیگەڕنەوە بۆ خەڵکی ئەمە با خۆشەویستی شتێتە دڵیانەوە کەتمیکەن خی گەورە ئەفەرمێ کەتمیکەن تۆ لە بینی خۆت و خواتە کارێکە کردووە بڵێ شتێکی خراپەتە ڕێگەت نەکردو دی باسە باسی مەکە بۆی خەڵکی حەزی لێ نەکا بۆی ئەمە ڕێگە پیشاندەر نەبێ بۆ خەڵکی تریش کابێ قسەکەمان لەسەر چیە هۆکارەکە بۆ خەڵکی دەسێچێتە خوێنی یەکتری زوڵمە و ئیعلامە و کاری ڕۆژانی خۆیەتی کە ئیبینێ لە تەلەڤیزیۆنەکانە لە قسە و باس لە ماوەی ڕابردووە ئەوەی کە ئیبینین لەسەر شتی زۆر بچوو مرۆڤە کوژرێ لەسەر ماڵی دنیا نازام لەسەر حیزبایەتی لەسەر حەسوکەواتە بەشێکی زۆر لە کوشتن و کوشتارەکان پەیوەندی بە حەسوودی و یەکتە قبول نەکردنی مرۆڤەکانەوە بێگومانە بەڵێ بێگومانە کابراوکو و پێشتون نمونەیەکم هێنایەوە ئەم کەسە بۆ لە وڵاتانی ئەوروپیە یعنی کەسی تونڕە و دروست نابێ خۆ هەرچەند لە ئەوان کەسێکی تونڕەوەن ئەوان وەکۆڵی کەلەپچەی کردوون ئەوان زۆر هۆکارەکەی چییە جەنەوی ماوەسا هۆکارەکەی ئەم کەسە ئەتوانێ ئەوەی کە لە دڵیاتی بێ یعنی نایگرێتون سجنی ناکات و واوە یە دەسەرتە زەر جاداڵی کاکە من ئەوە ماوێت دڵی خۆی چێڵێت قسەی لەگەڵا ناکرێت بەڵام سیرەکەی لە وڵاتێکی ترا وانە ناتوانێت هیچ بڵێ ناتوانێت هیچ قسەیە بکات بۆ ئەم کەسە دەی پەنگە خواتەوە دەی وای لێت ئەتەقێتەوە کەواتە ئەم هەموو کوشتن و خەڵک کوشتن و ئەزیەتدانی خەڵک پەیوەندی بە نەبوونی ئازادی و دانانی ئەو هەموو سنوور و لەمپەرەیەک لە بەردەم ویست و خواست و ئازادی ڕادەبڕینە گومان بەڵام ئازادی سنووری هەیە خۆی کاتەکە ئازادی و ئەوترێت ئازادی من ئەو نییە کە بگاتە سنووری تۆ ئێتەکە کەشتە سنووری تۆ تاوەتە ئازادی من نییەوە ئازادیەک نییە لە هەموو وڵاتێکایسە بۆن من لە وڵاتی ئەمریکا ئەوان ناڵێن بە وڵاتانی ئیسلامیە بێت تەعەدودی حیزبی هەبێت وانە لە وڵاتی ئەمە بە دەیان حیزب هەیە ئەی لەوێ دوو حیزب هەیە زیاتر نێن سێ حیزب نییە یعنی ئازادیەک دروستە ڕێگە پێدراوە کە حەقی تۆ نەفۆتێنم کە پێشێلی حەقی تۆ نەکەم کە من موسڵمانم کەسێکی تر جوێن بە دینەکەم نییە چۆن نتوانم جوێن باش مانسا کاتێکە
برایەک لەسەر میرات براکەی خۆی ئەگوژێ کاتێک گەنجێ لە بازاڕدا لەسەر شوێنی کار و کەسابەتەکەی گەنجێ ئەگوژێ کاتێک بۆ منە مرورێک وەصلێکی غەرامەی بۆ شۆفێرێک کردو شۆفێرەکە لە کاردانەوەیە ئەم پۆلیسانە بۆ کوشتنی ئەبا ئەمە پەیوەندی بە ئازادی ڕادەربڕین و وەکو ئەڵێ سنووردانان بۆ ئازادی و قسەکانی ئەم کەسە چیانی چ پەیوەندێکی بەوە هەیە ئەمە زوڵمە خوای گەورە دایناوە کەسێک ئەگەر هاتوو کوڕێک براکی خۆی بکوژێت ئەم برایە لە ڕووی شەرعیەوە میراتی لێبە بەڵام مادەم کوشتێتی میراتی لە نابێت سزایە کەسێ باکی خۆی کوژێ باوکی مانی میراتی نابە ئەو کوڕە دەی مادەم باوکی خۆی کوشتووە میرات نابێت ئەمە ئەو سزایە بۆ کەسە بۆیە خوای گەورە لە قورئاندا سزای توندی کەسی بکوژیاوە کەسێک کە بەنەحەق کوشتوێتی سزای توند خوای گەورە ئەفەرمان قەتەلە مؤمنان ئەمە جارە ئیماندار بێت ئاەتیشمانەیە کە ئینسان بێت متعمدا بەئەن قەس لەبەر دینەکەی بیکوژێت لەبەر دینەکەی خەڵکی لەبەر دینی کوژێت فجزاءه جهنم خوای گەورە پاداشی ئەم کەسە بە جەهەنم ئەدادەوە ئەمە یەک وەروە خالیدەن فيها خالد يعني بنمري أشت جهنم وغضب الله عليه خوي جورا نفرتي خوي ليكات ولعنه ونفرتي غضب خوي ليكات ونفرتي شي ليكات وأعد له عذابا عظيما خوي جورا عذابك يشاويك تندي وداناوا وتا عذابك جوري بومكسداناوا زور جوري كابي زانان أفرمون كسب مسلمان كوجا بناحق ام كسا خوای گەورە ئیخاتە جەهەنم و دەرێنانەوەی نییە بەڵام ئێمە وەکو مسلمان وەکو ئەهلی سونە کەسێک کارێکی تاوانێکی گەورە ئەکات ئەم تاوانە گەورەی پێی کافر نابێت ئەگەر هاتوو دوای ئەوە پەشیمان بێتەوە پێی کافر نابێت. بەڵێ مامۆستا زۆر جار ئەوانەی کە هەنا بۆ کوشتن هەنا بۆ تێکدانی کۆمەڵگە و بۆ خوێن ڕشتنە بن هەستەکرێت کە دەروونێکی ئارام و ئالۆزیانەیە بۆ کۆڵێ فەراغێکی ڕۆحیانەیە ئەمە ڕاستە تا چەند بۆ منە نەبوونی ئارامیەکی ڕۆحی و دەرونی وا لە مرۆڤەکە کە ئیدی وەکو دڕندەیەکی دەبێت ئێمە چۆن ئەم ئارامیە ڕۆحی و دەرونیە بۆ مرۆڤەکان بسۆگەرکەین یان بۆ منە مرۆڤێک چۆن وا بکە کە دەروونێکی ئارام ڕۆحێکی ئارامی هەبێ بۆ ئەوەی جەستەشی هەمیشە ئارام و کاروکردەوەی جوانی لێ بوەشێتەوە. بێگومان خۆیەکی لە کاری دەرونی چییە؟ بۆ نمونە کەسێکی شەڕەنگێزە وتیان لە وڵاتێکە پردێک ئەبێن پردە بۆیی پردەکە جۆرێکی بڵین وایە کە دڵ نەکراوەیە خەڵکێکی زۆر هەموو کاتیا چووە سەر پردەکە خۆی هەڵاف خۆی ئینتیحارە کرد هاتن دەروون ناسان چی بکەن خۆم پردە ناڕوخێت خۆ نایە بڵێ وەڵا ئەی ڕوخێنی بۆی خەڵک خۆی فەڕەنا چیان کرد باشە هاتن بۆیی سەوزیان کرد لەمۆ ئەمە کەسی عاقڵ و دەروونزان ئەمە شتەکات لەمۆ دەرکە و بڵین ئینتیحار لەسەر ئەو پردەکەم بۆچی چونکە لە حەدیثی ضعیفە هەیە حەدیثەکە صحیح نییە سیا شت دڵ ئارامی ئینسانەکات یەک سەوزی دوو ئاو سە تۆ بچیتە لای دار و درەختێکەوە سەرم دار و درەختەکە هەر لە خۆ دڵ ئارامێ بێت تەبیعەتی ئینسان وایە ئاوی گێتە خوارەوە دەنگی ئاوە هەر لە خۆ دڵ ئارامێ بێت وجهی جوان کابراایکی عبوس تۆ لەگەڵا دامنیش على خۆتۆ بێتاقەتە بێ ئەی کابراایکی لەفز خۆش و قسە خۆش لە خۆتۆ ئەو شتە لە دڵات دەرەچێ جابووی ئەم کەسە هاتن بۆی پردەکەیان کرد لایمە بۆیە پردەکان ناڕوخان کورە وازی لێ بیانە با خۆی هەڵا دەخوان نابێشتیوە بۆی پردەکان کرد بە سەوز ڕێژەی کوشتن کەم بووە خۆی ئینتیحارکردن کەم بووەوە کەوا بێ لانی دەرونی ئەم کەسانی کە شەڕەنگێزن ئاژاوە چین وەرە بزانێکی چییە بیان هێنین نازان ئیستا هەیە لە سجنەکانە مامۆستایانی ئاینیان ئەبرد ئامۆژگاریان بکەن یخۆم کابرایە لە سجنایە یعنی ئامۆژگاریکی دەرونێ بێت نەک وەکو بازە شتێک بێ هەر قسەیەک بێت و بڕوات یعنی ئەبێ لانی دەرونی ئەم کەسە ئارام بکرێت و وەرە فڵانە کەس تۆ ئەم چیتە بۆ شەڕەنگێزی بۆ دامە حەزی لە ئاژاوەیە حەزی لە فیتنەیە حەزی لە یعنی هۆکارەکەی بزانرێت یخۆ کۆمەڵگە ئەمەیە کاتێک کەوترێ خێزانێ بەیەکۆیە خێزانیان نچی خێزانەوەی هەمی ڕەبتی بە بەیەکەوە کاتێک کە خوای گەورە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەموو شتەکانی کرۆ بە کۆمەڵگا ینی بە لایەنێکی کۆمەڵایەتی بۆچی بۆی ڕەبتی ئینسانەکان بێ بەیەکەوە سە بۆ نە تۆ ژنێنی پێدە فەرمێت کە تۆ ژنی هێنا خەڵکی بانکە
دعوەتیا بکە کاتێک کە مناڵ ئەبێت خەڵکی بانکە مەحامی داوەتکردنە کاتێک کاسێک کە ئەمرێت خەڵک بانکە ینی بۆی دڵدانەوەت بکات هەمی ڕەبتە بۆی ئەم شتانە دروست دەبێت بۆی کەسی شەڕەنگێز نەمێنە یان کەم بێتەوە کابێت ئەمە هۆکارێکە لەوەی کە کەسی دەروونزانمان کەمە یان دەسەڵاتیان نییە باش مامۆستا حاڵەتی ترمان هەیە بریتە لە خۆکوشتنەوە وەکو جەنابەت ئاماژەت پێدا ئینتیحار مرۆڤەکان دوای ئەوەی کە نازانم پەیوەندی بەچیەوە هەیە هانا بۆ خۆکوشتن نەبن ئیسلامی پیرۆز قسەی لەسەر ئەم خۆکوشتنە چییە هەڵوێستی چێ لەبارەی ئەو کەسانەوە کە دەستیانەچێتە خوێنی خۆیانەوە خۆی گەورە فەرمووە ولا تقتلوا أنفسكم خوا فەرمیە نفسی خۆتان مەکوژە ئێ بابە ئەم نفسی کە ئێمە هی خۆمانە هی خۆمان نییە یەکێ لەو شتانی کە خی گەورە لێمانە پرسیە ئادێ عمرەکەت خی گەورە لە ڕۆژ قیامەتە لێمانە پرسێت ئەفەرمی عمرەکەت بە چیدا من عمرم بۆن منە 7 ساڵە کەمتریان زیاترە خی گەورە لێمانە پرسێتەوە عمر لە چیا سەرف کرد بڵێ خۆم کوشتووە بۆی ئێمەکو ئەهلی سونە ئێمەکو مسلمان کەسێک خۆی کوژێت خۆکوشتەکەی لەسەر چی بێت بێزاری بێت بێتاقەتی بێت خۆی بکوژە پێی کافر نابێت کافر نییەم کەسە ئەبێ وەکو مسلمان حسابی بۆ بکرێت یعنی چی نوێژی لەسەر کرێت کفر نەکرێت لە مەقبەرەی مسلمانە نیشانێژرێت ئەی حکومەکەی چێ لای خوایە خوا خۆی حکومیە ئەگەر کەسێک لەسەر شتی ناحەق بێت لەسەر شتی کوفر بێت یان خۆی کەسێکی کافر بێت ئەمە شتێکی ترە کەوا بێ خۆکوشتن یەکێکە لە تاوانی گەورە تاوانی گەورەیە خۆکوشتن خوا فەرمیە ولا تقتلوا أنفسكم خۆتان مەکوژن خوا ڕەحیمە یعنی بە بەزەیە پێتان ئەفرە مناڵەکانتان مەکوژن خوا ئەیژێنێت ئەمە یەکێکە لە سەردەمی جاهیلیەت تەوا بوو ئەشوو مناڵەکانیان نەکوژ وەڵا بۆ مان بەخێو ناکرێت چۆن تۆ خوا تۆی بەخێو کردووە ئێ مناڵەکەیشو بەخێوەکە کەوا بێ ئینتیحار یەکێکە لەو دیاردە خراپانی کە هەبووە و ئەیژبێت و بەردەوام بەڵام ئێمە وەکو مسلمان کە خی گەورە بە ئێمەی ڕاگەیاندووە ئینتیحار بە گوناهی کەبیرە سەیرەکرێت بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر کەسی خۆی بکوشتیان نوێژی لەسەر نەکرد خۆی نوێژی لەسەر نەکرد ئینای فەرمووی نوێژی لەسەر کرد کەوا بێ بۆچی بۆ خۆی نوێژی لەسەر نەکرد چونکە نوێژی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شفاعەت بوو بۆ کەسە ڕاست مامۆستا پەیوەندی بەچیەوە هەیە مرۆڤ ینی هێندە دەستەوەستانە وەستێ هێندە ناومێد و ڕەشبی نەبێ هێندە ناڕەحەت دەبێت لەم ژیانە ئیدی دەستیەچێتە خوێنی خۆیەوە کەتر لە هیچ کەسە لە خۆی نزیکتر نییە بە خۆی ئەوە لەو کاتایی تر چۆن دەڵێ گێچی ئەکاتە سەر سفر ئەمە مشکلەکە یعنی تر ئەم کەسە هیچ دەسەڵاتێکی نامێنێت هیچ ئەمەلێکی نامێنێت ئەمە لە کاتێکدا کە ئەم کەسە ئەتوانێت هەوڵێکی تر بات یعنی خی گەورە کە دنیای بۆ ئێمە دروست کردووە ئیسمە کاتێکە گەورە بووین مناڵ بووین لەوە چێ سەدان جار کەوت بێتین وانەیە کە مەشێکی بەسیتە دوای هەڵساینێتەوە چەندین جار تووشی فەقیری بووی ئیدوایی خی گەورە دەوڵەمەنی کردووی وانە چەندین جار تووشی نەخۆشی بووی ئیدوای چاک بووینێتەوە کابێت دنیا وەکو ئەوترێت کاتێک کاچین بۆ ژووری بوژانەوەی دڵ ئاهامی زەبزەبەیە دنیا هەمی وایە بەرزیە نزمیە جاری وایە زەبزەکە زۆر بەرزە کەسێ تووشی نەخۆشێکی زۆر قورسە بێ ئێ چاکە بێت و دوایەوە جارێوە کورتە کابێ مادەم ئەم زەبزەبانی تایە ئەم کەسە بەڕاستی لایانی دەرونی تر بڕا بە خۆی ناکات کەسێک نییە بڕۆی پێ بکات لە ئەنجامە خۆی کوژێت بەڵام ئەگەر ئەم کەسە خۆی بیر بکەوێتەوە ئەم ئیشە ناکات حتا سەحابە کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێغەمبەری خوا فڵانە کەس لەیەکێ لە غەزاکانە بە چوادەری خۆیان مشریکە کوژێ پێغەمبەری خوا فەرمی فەهو فی النار کابرایەکی مسلمان نییە واتە لە ئاگری جەهەنەمە شۆن یەکێ لە سەحابە فەرمی سێرم کە بزانێکم هۆکار چییە ئەم کەسە برینار بوو کاتێک کە برینار بوو ئەفەرمی سێرم کرد دوایی چەقۆکەی یان بڵێم شمشارێکی خستە سەرسکی خۆیا بەسەریە فەرمی پێش ئەوە کەوکە کە خی گەورە بووی داناوە کە دەبێ بمرێت کەوا بێ ئینتیحار ڕاستی ئەگەر کەسێک بە شێوەیە بیر بکاتەوە ئینتیحار چەنە خەتەرە خۆی ناکوژێت یوایە خۆی سووتێنێت هەموو ئەو کەسانش پەشیمانن کەوا بێت ئێمە بە ئەگەر خی گەورە فەرمەچی مەکو مسڵمان فەرمێت بەڕاستی ئاەتەکانی خوا دڵدانەوەیە تەطمئن القلوب کاتێککە بێتاقەتە بی ئەو شتانە لە دڵی خۆمانە دەربێنی بۆ نمونە ئەگەر ئێمە مسلمانی قورئان بخوێنین چونکە بەڕاستی قورئانە دڵدانەوەی ئینسانەکانەکات مامۆستا وەگەزانین هەر حاڵەتێکە ڕوو لە کۆمەلگا ئەکا ئیدی ئەو کۆمەلگەی دەشڵەژێ ئەو کۆمەلگەی تووشی نەئارامیەگە بێ ڕۆڵی تاک و خێزان و مامۆستای ئاینی و میدیا و ئاین بە شێوەیەکی گشتی ڕۆڵیان چێ لە کەپکردنەوەی ئەم هەموو نەئارامیە ڕۆڵیان چێ لەوەی کە ئیدی مرۆڤەکان
وا لێ بکەن ڕێژەی کوشتن و خۆکوشتن کەم بکەنەوە ڕۆڵیان چێ لەوەی کە وا هۆشیارێکی وا لە مرۆڤەکانە بخڵقێن یا هۆشیارێکی وا لای مرۆڤەکان دروست بکەن کە کەمتر بۆ منە هیچ نەبێ لە ساڵێکا 2 نەفەریش کەمتر بکوژێ هەر باشە. بێگومان یەکی لەوانە ئێمەکو مامۆسایانی ئاینی من ئەوکی و کەزانی بێتم بەڕاستی بەشێکی زۆر لە مامۆسایانی ئاینی قسووریان نەکردو لەوەی کەوا لە خوتبەکانە ئەوترێ خەڵک هادیەکەنەوە خەڵک دەرونیان سار دەکەنەوە لەوەی کە تونوتیژی بکرێت ئەمەش هۆکارێکە بۆیە بەڕاستی لە کۆمەڵگای ئێمە تاوکو ئیستا ینی نەبۆتە ڕێژە بەڵام ئەوەی کە جێگەی پرسیارە بەڕاستی ئەعلامە بەڕاستی ئەعلامە کە سیرەکەنی ئەعلامە تەلەڤیزیۆنێت فلیمێکی شەڕێ فلیمی ینی سیر و سەمەرێن لەسەر تەلەڤیزیۆن یان فلیمێکی کۆمەڵایەتیە وەکو پێشتر باسمان کرد ئەم فلیمە کۆمەڵایەتیە ئاماژەیەکی کەلتوریەکی غەیری تۆیە هاتوو بە ئێمە یان کۆمەڵێک ئاماژەیەکە فێری خەڵکیەکات ینی خەڵکێک هەیە بۆتە ینی مدمین بووە لە پیاوان و لە ئافرەتان لە کوڕان لە کچان ئەچی بۆ ماڵێک ئیتۆ کاتی خۆی لە خۆ گرتووە سەرەکەی خاتە سەر حەڵقەیە وڵا بەم حەڵقەیە تەواو بێت ئێ باش ئەمە تەواو خاتە سەر حەڵقەیەکی تر ئێ با من هاتووم بۆ لای تۆ حەڵقەی تۆم بۆ چییە ئێ خۆمیش تەلەڤیزیۆنم هەیە منیش کاتم هەیە چۆن کاتی خۆمەگرم بۆ تۆ یعنی وای لێ هاتۆ دیەخی لەسەر تەلەڤیزیۆن دی بەرنامەیەکی هێنێت وڵای بازە بەرنامەیەکی لە هەندێک تەلەڤیزیۆنە وڵای ئینسان گریانیەت یعنی لەو پەڕی دڵخۆشیابی ئەیتە سەر سەفەر بۆچی چونکە شتی وا باسە کرێت ئیم بڕۆ دەعمێ بۆ نمونە ئێنە سەر تەلەڤیزیۆن ئەم دەعمە ئەوە نابێ شتانە باس کرێ بەڕاستی ئەمە زۆر خەتەرە کاکە ئێمە لەم کاتا خەڵ دەرونی زۆر بێتاقەتە کاکە خەڵ پاری پێ نییە خەڵ ئیشی نییە خەڵ لەو پەڕی بێتاقەتیایە دەوەرە شەویش تەلەڤیزیۆن بکەرەوە ئەم شتانە ببینە ئیتەمە چی دروستە بێ ینی بۆ نمونە ینی جاریوان قسێکمان کرۆک و پێکەنی باسی مەعاشە کرێت ئی کابرا دیناری لە گرفانانیە ئەڵێ بەیانی بۆ نمونە مەعاشیان هەفتەیەکی تر پارەیەکی زۆر پیشانە درێت ئەم کابرا بۆ پاریشی پێ پیشانەیت ینی وایلی ئەکەی دۆکو چۆنەڵی دیقەدیقی پێەکەی مۆستا ئەمنە ئارامی کۆمەلگە تا چەند پەیوەندی بەم قەیرانەوەیە کە ئێستا بەرۆکی تاک بە تاکی کۆمەلگەی گرتووە بێگومانی کرد لەم شتانە ینی ئەم کوشتنە ینی مرۆڤ نەبوونی مادە و مەعاش و قەرزاری وای لێ ئەکا کە بیگەێنێتەوە ئاستەی کە دەست بۆ کوشتنی خەڵکی تر ببە بێگومان کەسێک ئیمامی عومەرە فەرمێگە فەقیری ئینسان بۆیان کوشت فەقیری هەموو شتێکی پێوەیە زۆر خەتەر یەخوا وای لێ نێت کۆمەلگا فەقیر بێت فەقیری بەدڕەوشتی دولەری بەڕێستان و بینێرانی بەڕێز فەقیری بەدڕەوشتی پێ ئامادەیە مناڵەکەی داوای پاری لەکە چی لێ بکات ئەمە دزی بۆ بکات بەڕاستی چی لێ بکات ینی معقولە کەسێک لەسەر دایبی لەسەر شیرانی حکم بدرێنی معقول شتێکی زۆر سێرە لە باتی وەرەکە کە تۆ ئەم کارە کردۆ کارێکی نابەجێە ئەوەرە با پێداویستی ژیان بۆی بەڵام هەستێکی جوان پاڵنەر بوو بۆی بەڵێ بەڵێ ئەو کەسی کاین بووە بەڕاستیەسێکی جوان بووە ئەوەی کە لێ خۆش بووە یعنی ئەمە هۆکارێکە کاتێک ئەم کەسە ئەبینێت فڵانە کەس لەو پەڕی خۆشیە بەچی بە هیچ نەکاسبی هەبووە ئێمەش هیچی پێنیە چیە کات ینی بەڕاستی چێکە کاردانەوە ئەکات هەوڵا دزی ئەکا هەوڵا یان جاری وا هەیە خەڵکی وا هەیە بۆ نمونە من ئامۆژگاری خوشکانی بەڕێزمان کردووە ئەنی خوشکانی بەڕێز ئێوە ئامۆژگاری مێردەکانتان بکەن پیان بڵێن کە ئێوارەیەیتەوە ڕەحمەتی لێ بپاری حرەمان بۆ مهێنە ئافرەت زۆر دەبێت دەوری تاواتی هەبێت یعنی ئامۆژگاری کوڕەکە و مێردەکەی خۆی بکات ئێمە منەتی تۆ نازانین پاری حرەمان بۆ مهێنە قۆڵی خەڵکی مەبڕە یعنی ئەمەش ئامۆژگاریە جاری وایە ژن ئامۆژگاریە بۆ مێرد جاری وایە مێرد ئامۆژگاریە بۆ ژنیان بەعکسەوە مناڵ شەرت نییە من ئامۆژگاری بتوانم من ئەو ئامۆژگاریە بکەم یان کاردانەوەی هەبێت جاری وایە قسەیەکە مناڵەکەیەتی کەوا بێت باش ژن ئامۆژگاری مێردی خۆی بکات یان بەعکسەوە باش شتێک نەکەین کە حرام بێتە ماڵەکەمان با دەستی خەڵ نەبڕین با یعنی حەقی خەڵ بە ناحەق نەخۆین یعنی ئەمە هۆکارێک کابرا فەقیرە ژنی هێناوە کە ئەمە بەدەیان و سەدان نمونەوە هەیە نازانم لەم ماوەیە داوتیان لە فڵان پارێزگار ڕێژەی تەلاق زۆر بووە بۆچی هۆکارەکەی چی ئەی باشم کابرا ژنی هێناوە تۆ بڵێ خۆشی نەوێت ئەم ژنی خۆی خۆش نەوێت بێگومان هۆکارێکە لەوی کە ناتوانێت ماڵ و مناڵە بابەڕێەوە ئێخۆی بشێتە کرێکی کرێچەکە 300,000 هیچی پێ نییە ئێخۆی بە مناڵی بێ ئێ مناڵە دایبی ئەوێت ئەم مناڵە شیری ئەوێت ئەم مناڵە ژیانی ئەوێت ئێ نەخۆشە ئەی ژنی ئەی خۆی کابێ ئەمە هۆکارێکە مەجبور جیا بێتەوە
بەڕاستی ئەمە ئەبێتە هۆی کێشێکی گەورە لە کۆمەڵایەت. وا دیارە کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە من کۆتا پرسیاری خۆمەکەم چارەسەری ئەم ڕەوشەنە ئارامی کۆمەڵگە بە چی ئەکرێ و کێ ئەتوانێت چارەسەری ئەم ڕەوشە بکە ئەگەر بە کورتی بێ زۆر بێگومان ئێمە ئەبێ لە سەرەوە کاتێککە لە ماڵێکە کێشەیەک دروستە بێت داوا لە مناڵەکرێت داوا لە باوکەکرێت باوک چاک بە لەگەڵ مناڵەکان تا باش بە لەگەڵیانە بە چاکی خزمەتیان بکە فەرق و فروقیان مەکە ئەمە داوا لە حکوومەتەکەین وەرە حکوومەت چاک بە لەگە خەڵکە حەق و مافی خەڵکی بە چاکی بە خەڵک بە ناحەق سجن مەکە خەڵ بە ناحەق زڵمی لێ مەکە بەڕاستی ئەمە هۆکارێکە و ئەمەش ئەوترێ ئایا ئەم قسە ئەگات قسە ئەوترێت بەڵام شەکتێ بگات کابێ هۆکاری ڕئیسی ئەوەیە حەق و مافی خەڵ بە چاکی بدرێت حەق و مافی خەڵ پێشێن نەکرێت خوێنی خەڵ بە ناحەق نەڕێژرێت کەسێک بە ناحەق کوژرێت حەقەکەی بکرێتەوە خەڵک پارەی دزراوە بۆی بهێنرێتەوە ئەمە خەڵ هادیە بێتەوە کابێ بە قسە نییە بە کردارەوەکو ئەوترێت. زۆر سپاس مامۆستایان زۆر سپاس بۆ ئامادەبوون و بۆ پەیوەجوانەکان خی گەورە پاداشتی بەخێرداتەوە ئینشەڵا. بینەرانی بەڕێز زۆر سپاس بۆ ئێوەش کە تام ساتە بینەری بەرنامەی باسوخواز بوون تا بە یەگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە میهرەبانتان سپێرم خواتان لەگەڵ.